بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لدرس رابردو لكليلي دوم كمك من مابو إن شاء الله تواوي دكين باشان دتسين سر كليلي سيم باس ما كر لكليلي دوم كقرآن بتاوي بصيرة دبي تماشاي بكره لبلوي تاوي بصيرتش تاوي ضله لبلوي قرآن خواي قوله لبو سر دل داي بزاندية دل جیاوازی هەیە لە عقل لەلای زانایانی دەرووننا زانایانی علم النفس دەڵێن دڵ شوێنی هەست و سۆزە بەڵام عقل شوێنی بیرکردنەوەیە دڵ شوێنی حەز لێکردن و حەز لێ نەکردنە حەز لە شتێک بیتن بەڵام عقل شوێنی لێکدانەوە و شیکارکردن و هاوچێشەی حیسابیە دڵ شوێنی ڕقلێبوونەوە و خۆشویستنە کەواتە ئەو جیاوازیانە هەیە لە نێوان دڵ و لە نێوان عقل کەواتە عقل شوێنی زانیاریە شوێنی لێکدانەوە و ئیشپێکردنی زانیاریە بەڵام دڵ شوێنی هەست و سۆز و خۆشویستن و ڕقلێبوونەوەیە پێویستە ئێمە قورئان تەنها لە ناو عقلمان نەبی بەڵکو شۆڕ ببیتەوە بێتە ناو دڵمان چونکە تەنها لە ناو عقل بریتێت تەنها لەوەی کە چەند معلوماتێک لە مێشکت بی بێ ئەوەی ببیتە هەست و سۆز و ببیتە عەمەل ببیتە شوێنی خۆشویستن و ڕقلێبوونەوە لەبەر وەکو باسمان کرد قەلب دڵ وەکو پاشایە لە بۆ ئەندامەکانی لاشەی دڵ بریتیە لە ڕێبەر بریتیە لە پێشەوا قائیدە بەڵام ڕێبەر دەلیل عقلە عقل ڕاوێژی پێدەکرێ بەڵام دڵە کەوا بڕیاری لەدەستە ئەگەر لە ناو سیارەکی لە ناو ئۆتۆمبیلەکی بی ئەوەی لە تەنیشت سایەقی دانیشتە وەکو عقلە دەرێتن بەو ڕێیدا بڕۆ بەو ڕێیدا مڕۆ بەڵام ئەوەی سوکانی لەدەستا قەلبە لۆی زۆر کەسی دەبینی لە ڕووی معلومات لە ڕووی زانیاری دەزانیش فلانە شت خراپە و فلانە شت باشە بەس چونکە نەچوویتە ناو دڵی و نەبوویتە قەناعەت و هەست و سۆز و خۆشویستنی لە بۆ ئەو شتە لە بۆ دروست نەبووە ناتوانی وازی لێبینیتن ئەگەرنا لە ڕووی معلوماتەوە هیچ عیبی نییە کەواتە ئێمەش پێویستە ئیمان و قورئان لە ناو دڵمان جێگیربی نەک تەنها معلوماتێک بی لە ناو مێشکمان چونکە ئیمان تامی هەیە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ذاق طعم الإيمان ئیمان شیرینی هەیە ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان ئەو تام و ئەو شیرینیە هەست پێ دەکرێتن نەک تەنها زانیاریەک بی بزاندرێتن لۆیە بەڕاستی دەبی ئەمە قورئان لە معلوماتی بکەینە مەطعومات کاتێک کە دەیخێنینەوە کاتێک کە لەگەڵی تێکەڵ دەبین هەست بە هەست و سۆز لەگەڵی تێکەڵ بین و تامی لێ بکەین وەکو ئەگەر نا وەکو ئاوەچی لێ دێ کاتێک کە پەرداغە ئاوەکت لە پێشدا بندرێ ئەتوش تێنوت بیتن بڵێن ئەو ئاوە لە H2O پێک هاتیە دوو گەردی لە هایدرۆجین و گەردی لە ئۆکسجین و سیفاتی فیزیایی و سیفاتی کیمیایی ئەو هەیە تێنیەتیت بەو معلوماتەی ناشتێ کەنجی تێنیەتی دەشتێ کاتێک کە خواردتەوە ئەو کاتە تێنیەتیمان دەشتێ بە قورئانی کە قورئان بووە حاڵ لە ناوماندا کەواتە ئەوەیە مەبەستمان کەوا بیگەینینە قەلبمان قەلبیش کاتێک ئەمە باز دەکەین هەر مەبەستمان ئەو لایەنە مادیە نییە ئەو پارچە گۆشتێکەوە پێی دەڵێن دڵ ئەوە لایەنی مادیە بەڵکو قەلب لایەنێکی معنەویە کە ئینسانی بەڕێوە دەبا و پەیوەستداریشە بەو قەلبە مادیەی کەوا لە ناو جەستەی مەدا هەیە خودای گەورە نمونەی ئەوە قورئانی پیرۆز کە دادەبەزیتە سەر دڵ باز دەکات و لەو ئاەتەی کەوا ئاەتێکی زۆر پڕ لە نهێنی زۆر پڕ لە ئەسرار و پڕ لە گەوهرە بەڕاستی باز دەکەی ئینشاءڵڵا بە پێی توانە کەوا هەر دەرسێک بەخۆی ناتوانیتن حەقی ئەو ئاەتەی بەتەنیا بداتن خوای گەورە دەفەرمی الله نور السماوات والأرض خوای گەورە ڕۆناچی ئاسمان و زەویە کە دەفەرمی ڕووناچی چییە ڕۆناکەرەوەی ئاسمان و زەویە یان هیدایەت دەر و ڕێنمووی کاری ئاسمان و زەویە کەواتە دوو مانای هەیە خوای گەورە نورە
وەکو نورەکی حسی هەرچی ڕۆناچی هەست پێکراو هەیە لە ڕۆناچی مانگ و ڕۆژ و ئەستێرەکان خوای گەورە خەڵقی کردیە و ناردیتی لە بۆمە کەواتە ڕووناکەرەوەی ئاسمان و زەویە ڕووناچی یەکەم ڕووناچی حسی ڕووناچی دووەم ڕووناچی معنەوی کە بریتە لە هیدایەت بریتە لەو وەحی و پەیامەی کە خوای گەورە دەینێری ڕووناچی لە بۆ دڵ دەکاتەوە ڕووناچی لە بۆ ناخی ئینسانی دەکاتەوە لایەنی معنەوی ئینسانی ڕۆن دەکاتەوە و ڕێی هیدایەتی پێپیشان دەدات کەواتە هەردوو معنە دەیگریتەوە کە خوای گەورە دەفەرمێ الله نور السماوات والأرض نوری معنەوی و نوری مادی نوری حسی و نوری معنەوی ئەوجا نمونەی ئەو نورەی دەین تۆ دەفەرمی مثل نوره كمشكاة فيها مصباح نمونەی ئەو نورەی وەکو چرایەکە کە لەناو دەلاقەچی بی لەناو تاقەچی بیتن ئەو چرایە المصباح في زجاجة ئەو چرایە لەناو شوشەیەکدایە کە ئەو شوشەیە دەبیتە مای ئەوەی ئەو چرایی زۆر ڕەوشەنتر کات و زۆر ڕووناکتری بکاتن الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة ئەو چرایە لەناو ئەو شوشەی وەها دەدرەوشێتەوە وەکو ئەستێرەیەکی پڕشنگدار دەدرەوشێتەوە يوقد من شجرة مباركة ئەدی ئەوەی کەوا پێی دەسووتێتن ئەو زەیتە و ئەو ڕۆنەی کەوا ئەو چرایی پێ دادەگیرسێتن چییە؟ زەیتی زەیتونەچی مبارەک و پڕپیت و بەرەکەتە ئەلێرە ئەو نمونەیە مەبەستی چییە؟ ئەو چرایە بریتە لە دڵی ئینسانی ئیماندار زانایانی مفەسیرین دەفەرمون بریتە لە دڵ ئەو نورەش بریتە لە قورئانی پیرۆز کاتێک دادەبەزیتە سەر دڵ و ڕووناچی دەکاتەوە بەڵام چ دڵک قورئانی پیرۆز ڕووناچی دەکاتەوە ئەو دڵی کەوا ڕۆنەکەی زەیتەکەی ساف بێ ئەو ڕۆن و زەیتە مەبەستی پێچیە مەبەستی پێ فیتڕەتە ئەوەی لەسەر فیتڕەتی صاف و پاک ببینێتەوە چ نەوعە فیتڕەتەک وەصفی ئەو فیتڕەتەی دەکا خودای گەورە دەفەرمی لا شەرقیەتین ولا غەربیە دار زەیتونەکە نە لە کەتیتە لای ڕۆژ هەڵات نەکەتیتە لای ڕۆژ ئاوە زانایان دەفەرمون لەبەرەوەی زەیتون ئەگەر بکەویتە لای ڕۆژ هەڵاتی عاردەچی یان بکەویتە لای ڕۆژ ئاوای تەنها یەک دانە ڕۆژی لێ دەداتن زۆر صاف نابی بەڵام ئەو زەیتونەی کە لە ناوەند دێبی و لە دانی بەیانیان و دانی ئێواران ڕۆژی لێ بدا زەیتەکەی زۆر صاف دەبی لێرە خوای گەورە هەمووی نمونەیە نمونە مەبەستی پێچیە ئەو دڵی ئینسانی ئیماندار کە گوتمان وەکو ئەو زەیتێ ئەو فیتڕەتە لەسەر وەسەتیەتە نە بەلای ڕاست نە بەلای چەپ لای نەدایە لەسەر خەتی مستەقیمە لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار خەریکە ئەو فیتڕەتە وەکو ئەو زەیتی ڕۆنی زەیتونەکە ئەوەندە سافە خەریکە بەخۆی ڕووناچی بدا بەڵام ناتانی بدا پێش ئەوەی کەوا نورەکەی بگاتێ و دابگیر سێدرێ بەهۆی ئاگرەوە خەریکە بەخۆی ڕووناک بیتەوە بەڵام ڕووناک نابیتەوە هەتا ئەو ئاگر و ئەو ڕۆناچیە نێتن دای دەگیرسێنی مەبەستی پێچیە ئەو فیتڕەتەی ئەوەندە پاکە خەریکە خۆی ئیمان بدۆزیتەوە و خەریکە خۆی هیدایەت بدۆزیتەوە بەڵام ناتوانی بیدۆزیتەوە ئەو کاتێک کە هیدایەت لە ڕێی پێغەمبەرانەوە و لە وەحیدێ یەکسەر دادەگیرسێت و ئەو دڵە دەگەشێتەوە و باوەڕ دەینیتن چونکە ئەو پەیامی کە پێغەمبەران هینایەتیان موافق و یەکانگیرە لەگەر ئەوەی کەوا فیتڕەتی ئینسانی لەسەریتی ئەو مەبەستەیەکەوە لێرە خوای گەورە لەو ئاەتەی باسی دەکات ئەو دەفەرمی نور على نور نور لەسەر نور نوری یەکەمیان نوری هیدایەت لەسەر نوری فیتڕەت کە نوری دووەمە کەواتە نوری فیتڕەت کە بەخۆی فیتڕەتی پاک بوو وە کاتێک کە هیدایەتیشیدا ئەو فیتڕەتەی داگیرساند و ڕۆناچی کردەوە و پڕشنگداری کردەوە یەهدی الله لنوره من یشاء خوای گەورەش ئەوەی ویستی لەسەربی لە بۆ نوری خۆی هیدایەتی دەدا ئەوەشی ویستی لەسرە بە پێی حکمەتی خۆیت و بەبێ زوڵمە ئەو کەسێک کە شایستەی هیدایەت بیتن ويضرب الله الأمثال للناس ها خوای گەورە نمونە لە بۆ خەڵکی دەنیتەوە ئەو نمونەی کو دەینیتەوە کەوا نمونەی دڵی ئیماندار و نمونەی ئەو قورئانەی کەوا دادەبەزیتە سەر دڵی والله بكل شيء عليم خوای گەورەش بە هەموو شتێک علیمە کەواتە ئەوە خوای گەورە لەو ئاەتە و لە چەندان ئاەتی دیکەی قورئانیش باز دەکاتن کەوا دڵی ئینسانی ئیماندار بە گوێرەی ئیستعداد و بە گوێرەی قابلیەتی ئەو وەحی و هیدایەتەی وەردەگری کە خوای گەورە لە بۆی دەنێریتن كليلي سيم التفكر في الآيات الكونية
التفكر في الآيات الكونية بير كردنا ولو آية كونياني كخواي قورا بشاني ميددا ديارة آياتي شرعي من هي كآيات السمعية خواي قورا أو قرآني ناردية بجوي جيمان ليدا بيت آياتي كونيش من هي أويش هرتي خواي قورا خلقي كردية آيات بلقود نشاني خداي قورنا كوا خواي قورا بمرئي ببتاو بشاني اي ميدداتن لو كوني خلقي كردية كاتك تماشي قرآن بكين دبينين لبو بير كردنوا لو آيات كونيان ولا دروس كرا وكان خواي قورا وشي تفكر بكار دينيت وشي تفكر بكار دينيت طبعا القرآن باشا يكزار زوري داوا لإنسان دكا كبير بكاته لا آسمان لا زويل لا مانغ لا روج لا شو لا سيايكان لا الروبار لوي كخواي قورا ناخي إنساني جستي إنساني كو دروس كرديا ئاژەڵانی چۆن دروست کردیا ئەو میوە و میوە جاتەی چۆن پێدەگەینیتن زۆر داوا لە ئینسانی دەکاتن کە بیر لەو ئايات و لەو مەخلوقاتەی بکاتەوە کەوا لە دەوروبەری ئینسانی دانا چونکە ئەسڵی ئیمان بەوەی دروست دەبیت کەواتە جیاوازی هەیە لە نەزرەی قورئانی لە مابەینی تەفەکر و تەدەبور مانایەکەیان لێک نێزیکە ئەویان مانای وەکو مانای بیرکردنەوەیە تەفەکر تەدەبور مانای تێڕامانە بەڵام کاتێک تەماشای قورئان بکەین دەبینین کەوا تفكر تصرف القلب بالنظر في الدليل بريتيا لا هەڵسوکەوتی دڵ تەماشاکردنی دڵی لە بۆ دەلیلی یعنی کاتێک کە ئەتوو بەڵگەچی شی دەکەیەوە شەنوکەوی دەکەی بیری لێ دەکەیەوە ئەوە بریتە کاتێک ئیشەکەت لەگەر بەڵگەکەیە ئەوە بریتە لە تەفەکر بەڵام تەدەبور چیە تصرفه بالنظر في العواقب کاتێک سەیری سەرنجامەکەی دەکەی کاتێک سەیری کۆتایی ئەو بەڵگەیەی دەکەی چی سەرنجامە چی دەبێت چ مەبەستە چی هەیە چ شتێکی لە دیوی دواوە و لە دواوە لە ئێمە داوا دەوێتن چ سەرنجامە چی دەبیت و چ کاریگەریەکی دەبی ئەوە بریتە لە تەدەبور و هەروەها جیاوازیەکی دیکە لە مابەینی تەفەکر و تەدەبور تفكر المنهج الرباني لقراءة الكون منهجي خداي منهجي قرآني لبو خوينوي كون دبي با تفكر بي بلا منهج تدبر المنهج الرباني لقراءة القرآن خوينوي قرآن وكو آياتكاني قرآن دبي با تدبر بيتن لبو آياتكان خواهي قولي لقرآن التدبري بكارينا أو تفكري كوا خواهي قولي داواما ليدكا لبو آيات كونية كان همان بي تجورك دبي چۆن بیتن ئەو هەموو مەخلوقاتەی کە خودای گەورە لە دەوروبەری مەی دروست کردیە لە گچکەترین تا گەورەترینی لە زەڕەچی لە گەردیلەچی تاک و مەجەڕەچی گەورەترین شت هەموو بەڵگە و نیشانە و پیشاندەری دەسەڵاتی خوای گەورەنە زانایان دەفەرمون هەمووی تەجەلی ئەسما و صفاتی خوای گەورەیە تەجەلی یعنی چی یعنی درەوشانەوە کاتێک ئەتوو ڕۆژ لە دەرەیە ئاوێنە چی لە بەرامبەر ڕۆژی دادەنەی ئەو ئاوێنە تیشتی ئەو ڕۆژەی دەدرێوشێنیتەوە ڕۆژەکی دیکە تیشتی ئەو ڕۆژەی پیشانت دەدات هەر یەک لە دروستکراوەکانی خوای گەورە درەوشانەوە و تیشکدانەوەی ئەسما و صفاتی خوای گەورەیە پیشانمان دەدا ئەسما و صفاتی خوای گەورەمان پیشان دەدەن کاتێکەوە سێوەک لە بەردەستمان دەبینین دەرێن ئەوەی ئەو سێوەی خەڵق کردیە لابد دەبی خالقەکە بخەڵقی کردبی کەواتە ئەو سێوە چ معنایەکی دامن چی پیشانی مندا ئیسمی خالق گوتی خالقەک هەیە پاشان دەرێن ئەو سێوە دەبی ئیلا ئەو کەسەی دروستی کردیە ئاگادار بی بەوەی کەوە مەخلوقاتێک هەنا ئەوانەیان وەکو ڕزق پێویستیان بەو خواردەمەنیە کەواتە دەبی ئەو ڕەزاقیەتی پیشانی مەدا پاشان دەڵێن خۆ ئەگەر خەڵقیشی نەکرد خواردنی دیکە هەبوو بخۆی بەڵام لەو ئەو میوە و میوە جاتەی دروست کردیە دیارە بە ڕەحمی خۆی خواردنی بەتام و بەلەزەتی دروست کردیە زیاد لەوەی کەوا ئینسانیش پێی دەژیتن کەواتە دەرێن ئەوە ئیسمی ئەڕەحمان کەواتە هەر یەک لە مەخلوقات چەندین ئیسمی لێ دەدرەوشێتەوە تەماشای چیایەکی دەکەی دەبینی ئەو چیایە چەند گەورەیە دەرێ ئیسمی ئەلعەظیمی لێ دەدرەوشێتەوە دەزانی ئەوەی ئەو چیایی دروست کردی ئەمری بەسەر هەموو شتێکیدا دەبی زاڵ بیتن الجباری لێ دەدرەوشێتەوە کەواتە هەموو ئەسما و صفاتێکی خودای گەورە لە مەخلوقاتەکان دەدرەوشێتەوە و لە مەخلوقاتەکان پیشانمان دەدەن و قسەمان لەگەر دەکەن بەڵام بەداخەوە ئینسان بە زۆری وایە ئەو صفاتانە دەداتە مەخلوقەکەی لە باتی بداتە خالیقەکەی لە کاتێک ئەوانە دەستکردن ئەوانە دروستکراون نەوەک ئەوانە بە خۆیان دروستکراوی خۆیان
کاتەکە گوڵەکی جوان دەبینی لە جیاتی برێ ئەو گوڵە چەند جوانە برێ چەند جوان خەڵق کرایە لە باتی برێ ئەو خواردنە چەند بەتامە برێ چەند بەتام خەڵق کرایە چونکە ئەوانە معنایان لە خودی خۆیان نادەن معنا لە بۆ خالیقەکەیان دەدەن هەر وەکو کو دەچیا شوێنەچی تەماشای وێنەیەکی دەکەی تەماشای تابلۆیەکی دەکەی وێنەیەکی زۆر جوان چێشرایە خۆ ناچی مەدحی ستایشی ئەو تەختەی بکەی کە وێنەکەی لەسەر چێشرایە مەدحی ئەو مەڕەکە بکەی کە وێنەکەی لێک پێکاتیە مەدحی ڕەنگەکان بکەی مەدحی وێنە چێشی دەکەی ئەو وێنە صفاتی وێنە چێشت پیشان دەدا ئەگەر وێنەی جوابی دەرێ دەستکردەی جوانی هەیە شارەزابی درێ شارەزایی هەیە ئەو وێنە چێشە کەواتە هەموو صفاتەکانی ئەو وێنەی لە بۆ وێنە چێشەکەی دەگەڕێتەوە لە بۆ خودی خۆی ناگەڕێتەوە هەموو صفاتی مەخلوقاتی لە بۆ خالقی دەگەڕێتەوە و خالقی پیشان دەدەن نەک لە بۆ مەخلوقاتەکەی خودی خۆی بی لۆیە کاتێک تەماشای بینایەک دەکەی دەی سەیری بینایەکی دەکەی ئەو بینایە دەبینی زۆر بەڕێشی و جوانی دروستکرایە بەبێ ئەوەی ئەتوو هیچ وەستایەکت دیتبی و هیچ ئەندازیارەکەت دیتبی ئەو بینایی دروست دەکەی چ دەرەی دەبی ئیلا وەستایەک و ئەندازیارەکی شارەزا کارامە فلان سیفەتی باش دەژمێری ئەو بینایی دروست کردبی دەبی ئیلا دروستکارەکی هەبی دروستکارەکەش خاوەنی ئەو سیفاتانەبی شارەزایی کارامەیی لێزانی ئەو سیفاتانەی هەبی لۆ خۆ هیچ وەستایەکەت نەدیت کە دروستکرا ئێستا بەس بینایەکەی دەبینی هیچ سیفاتە چیش لەو وەستایی نەدیت بەڵام لەبەرەوەی ئاسار و شوێنەواری ئەو ئیشە دیت لابد بە ئاسار و شوێنەوار دەگەیە صفاتەکان دەگەی ئەوەی دەبی صفاتێک زاتێک لە پشتی ئەو ئیشەی بی لۆی ئەتوو دەرەی ئیلا وەستایەک چی شارەزا ئەو دیوارەی دانایە ئیلا ئەندازیارەکی لێزان ئەو نەخشەیەی داڕشتیە هەمووی بڕیار دەدەی بە هەمان شێوەش کاتێک ئەو مەخلوقات و ئەو کەون و کائیناتەی دەبینی هەموو ئاسار و ئەفعالە ئەو ئاسار و ئەفعالە دەلالەتە لەسەر ئەسما و صفاتی ئەو ئەسما و صفاتەش دەلالەتە لەسەر ذاتی کەواتە ئەو ئاثار و ئەفعالەی کەوا ئەمە دەیبینین لە بچووکترین شت لە خانەچی لە زیندەوەران لە زەڕەچی لە نازیندەوەران لە بۆ گەورەترین شت کە لەو کەونەی هەیە هەموو شوێنەوارە ئیشارەت دەکەن لە بۆ خالقەکەیان خالقمان پێ پیشان دەدەن دەرێن ئەوەی ئەمنی دروست کردیە ئیشارەت لە بۆ ئەسما و صفات دەدەن مادەم ئەسما و صفاتیان ئیشارەت لۆدا ئیشارەت لە بۆ ذاتی دەدەن کەوا الله سبحانه وتعالى دەبی زاتەکە بی کە هەڵگری ئەو ئەسما و صفاتانە بی کە عەلیم بی کە خەبیر بی کە حەکیم بی کە ئەو ئەسما و صفاتانەی هەیە کەواتە منهەجی قورئانی لە بۆ ئەوەی کەوا داوامان لێ دەکا تەماشای مەخلوقاتی خوای گەورە بکەین بەو نەوعە تەماشای بکەین کەوا خالقی تێدا ببینینەوە ئەسما و صفاتی خالقی تێدا ببینینەوە تەماشای ئەو ئاەتانەکەن کە خودای گەورە دەفەرموێ إنما مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض نمونەی ژیانی دنیا وەکو ئاوەچیەکەدا دەبریتن لە ئاسمانی زۆر جیا و ڕوەچی لێشین دەبیتن هەمووی تێکەل یەکدی دەبیتن ئەو جیا و درەخت و ڕوەکە مما يأكل الناس والأنعام بەشی وا هەیەکەوە خەڵک دەیخوا ئیوا هەیە ئاژەڵان دەیخوا حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت کاتەکەوە زەوی زۆر دەڕازێتەوە و جوان دەبیتن وظن أهلها أنهم قادرون عليها خەڵکەکەوا گومان دەبن کە دەستیان دەڕوا بەسەر ئەو زەویەیدا أتاها أمرنا ليلا أو نهارا فجعلناها حصيدا كأن لم تغن بالأمس أو جا بەشەویان بە ڕۆژ ئەمری خوای گەورەی بەسەر دادێ و هەمووی وشک دەبی کە دەبیتە پوش و پەلاش کە ئەنەما دوونێ هەر نەبووە هیچ سوودمان لێ نەبینیە كذلك نفصل الآيات لقوم يتفكرون کەواتە کاتێک کە باسی ئاياتی کەونی بارانبارین و ڕووەکە لە کۆتاییەکەی باس دەکاکەوە ئەو ئاەتانە ڕۆن دەکەین و لەو کەسانێک کە بیر بکەنەوە یان لەو ئاەتی سوورەتی ڕعد دەفەرمی وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا خوای گەورە ئەو زەویەی پان کردیە و ڕای خستیە و هەروەها ئەچیای کەوا بووینە ڕاجیر لە بۆ ئەو زەویەی تێچەقاندیە و هەروەها ڕووباری تێدا دانایە ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين لە هەموو بەرووبوومەکان نێر و مەی تێدا دانایە يغشي الليل النهار شەو ڕۆژدا دەپۆشیتن إن في ذلك لە کۆتایی دەفەرمی لآيات لقوم يتفكرون کەواتە کە باسی
شەو ڕۆژ و باسی ئەو ئاەتانەی کرد چیا و ڕوەچی کرد باسی ئەوە دەکا کەوا دەبی ئەوە ئايات و بەڵگەیە لە بۆچێ لەو ئەوانەی کەوا بیر دەکەنەوە یان لەو ئاەتەی پاشەوی کە دەفەرمی و ئەوحا ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون خوای گەورە وحی لە بۆ هەنگ دەنێریتن کەوا لە چیایەکان و لە ناوداری شانەی خۆت دروست بکە ویان لەوەی کەوا خەڵک دروستی دەکە ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا ئەو جە لە هەموو بەر و بوومانە بخۆ و ئەوەی کەوا نەخشەی خوای گەورە لۆی دانای بیگرە بەر يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس لناو هناوي أو هنجوين الصافة ديت دريك وشفاء لبو خلشي لكوتاي تدفربي إن في ذلك لآية لقوم يتفكرون ديسان أو بلغي لبو آني بير ذكنوا لآية باشوي دفربي وسخر لكم ما في السماوات والأرض جميعا من آسمان الزبي إن في ذلك لآيات لقوم يتفكرون لآية سورة آل عمران دفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب طبعا أو آياتنا براستي أو تن آياتي كوتاي سورة آل عمران آياتي زور قورة وقرينغن بيويستا كاتاچی زور لسري راب وستين وتفسيركي بخوينينوا چونکە پێغەمبەر عليه الصلاة والسلام لبارەیە و آياتنا فرمويتي ويل لمن قرأها ولم يتدبر فيها هاوار لبو كسچی أو آياتنا بخوينيتو تدبري تيدا نكات كذا فرميتي لا آسمان وزويدا ولا جیاوازی شەو ڕۆژدا ئايات و بەڵگە هەیە لە بۆ کەسانێکی کە ئولو الألباب ئولو الألباب چێنە ئەوانەی خاوەنی ناوەخنی ناوەڕۆکی عەقڵن نەک بە ظاهیری بەڕووکەشی بیر ناکەنەوە بەڵکو بە لە ناوەوە بیر دەکەنەوە بە تەواوی بە قوڵایی بیر دەکەنەوە کاتە کە تەماشای ئاسمان و زەوی دەکەن تەماشای دروستکراوەکانی خوای گەورە دەکەن یادی خوایان دەکەویتەوە ناو دڵ و دەڵێن الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم چبە پێوەبی چ بە دانیشتنەوەبی چ بە پاڵدانەوە بیادی خوای گەورە دەکەن ويتفكرون في خلق السماوات والأرض لە تەماشاکردن و سەیرکردنی مەخلوقات دەگەنە ئەوەی کەوا بیری لێ بکەنەوە کە بیریان لێ کردەوە دەرێن ربنا ما خلقت هذا باطلا پەروەردیگارمان ئەو ئاسمان و زەویەت بە بێهودا بە بێمەبەست دروست نەکردیە إلا دەبی بە مەبەستەکی زۆر گەورە دروستت کردبی سبحانەکە پاچی و بێگەردی لە بۆ تو کە ئەو ئاسمان و زەویەت بەبێ مەبەست و بە لە خۆڕایی و بەبێ معنایی دروست کردبیتن فقینا عذاب النار بما پارێزە لە ئاگری جەهەنەم چونکە کەسانەکەوە ئەو تۆمەتەی بدەنە پاڵەت و کە ئەو ئاسمان و زەویە و ئەو مەخلوقاتت بەبێ معنایی و بەبێ سەرنجام و بەبێ مەبەست دروست کردیا شایستەی ئاگر دەبن لۆ لە ئاەتەکانی پاشی دەفەرمیتن ربنا إننا سمعنا مناديا ينادي أو جاباسي وحيدك كالري بيغمبران وديتن أولا باش أو كوا إنسان بخوي بيري كرد ولا آسمان وزوي وتفكري كرد دبيني وحي وهداياتي بيغمبران جدي أو خداي بيدنا سيني كبدلو با بير كردنوي خوي زاني بو إلى آسمان وزوي كدبي إلا خدايك هبي أو خداي خالق بي عليم بي حكيم بي أو دنياي لبو ما بس تشي دروس كربي بلام نازانم أو خداي چيا نازانم ئەرچی من چییە نازانم داوای چ لە من دەکا پێغەمبەران دێن ئەو خودایی بە ئینسانی دەناسێنن و ئەو منهەج و ئەو وەزیفە و ئەرکەی کە لەسەر زەوی هەیتمان پێمان دەناسێنن و ئەو سەرنجامەی کە لە قیامەت هەیە بە ئینسانی دەناسێنن کەواتە بەو نەوعی فیطرەت و هیدایەتی یەکانگیرە و هەماهەنگی لەگەر یەکتر ئیمان دروست دەکەن کلیلی چارەم الاعتبار بالقصص والحوادث بشتي قرآن بشتي زوري قرآن تيروكو بسرهاتي بيغمبراني بيشي وقلاني بيشي عليهم الصلاة والسلام وباسي الرودا وكان كبيشتر رويدايا حتى زانهان دفرمون قرآن بابتكاني قرآن بشيوتي سرچي سي بابتي توحيد عقيدة بڕوابوون بە خودا و بە ڕۆژی دوایی بە تایبەتی زۆر باس لەناو عەقیدەکە تەئکیدی لێکرایە بابەتی ئەحکام حەرام و حەلال سێەمیان بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام و قەومەکانیان دوژمنانی پێغەمبەران کە هەڵسوکەوتیان لە بەرامبەر پێغەمبەران چ بووە
کەواتە یەک لە سەرسەی قورئانی بەو نوعی باسی بەسەرهاتی پێغەمبەران و هەروەها مووقیفی قەومەکانیان لە بەرامبەر پێغەمبەران دەکەن. باشە ئەمە کو تەدەبور لەو ئاەتانە بکەین کەوە چیرۆکن و باسی بەسەرهاتی پێشینان و گەلانی پێشی ئێمە دەکەن. دەبی بە منهەج و بە چاوی عیبرەتەوە تەدەبوری لێ بکەین، بە چاوی عیبرەت تەماشای بکەین. عیبرەت یعنی چییە؟ عیبرەت لە زمانی عەرەبی ئەسڵی لە عبوری هاتیە، یعنی پەڕینەوە. دەری عەبەرت الجسرە، لە جسری پەڕیمەوە، یان عەبەرت عن ڕەئی، تعبیرم لە ڕەئی خۆم کرد. معنای چییە؟ ئەو فکرەی کە لە ناو مێشکم بوو هینا پەڕاندمەوە لەسەر زوبانم، کەواتە ئەوە تعبیرە. وەکو لێرە ڕاغبی ئەسفاهانی تعریفی کردیە ئەصل العیبرەتی تەجاوز من حال إلى حال، ئەوێ لە حالەتی بپەڕیەوە لە بۆ حالەتەکی دیکە، لە حالەتەکی بچە حالەتەکی دیکە. وكفوي دفرمي الاعتبار هو النظر في حقائق الأشياء، تماشاي حقيقة اشتكان بكي وجهات دلالتها، وتماشاي أو بكي كتسد جينن ليعرف بالنظر فيها، لو كاتك السير أو اشتانت كردو لي ورد بويوا شيء آخر من جنسها، اشتشي دي كت لهمان شيوي وي لبو بديار دكويت. كاتا أما بيويستا تماشاي سيروكو بسرهاتا كانوا رودا وكان بكين بتاوي عبرت. عیبرەت گوتمان یعنی پەڕینەوە. ئەگەر ئەتوو خۆت نەپەڕێنیەوە لە بۆ ئەو حالەتەی کە ئەو چیرۆکەی تێدا ڕوودایە ئیسیفادەی لێ ناکەی. ئەگەر وەها بەس تەماشا بکەی وەکو بەسەرهاتە کە پێشتر ڕوویدایە، وەکو حەکایەتە کە دەخوێندرێتەوە، ئینسان سوودی لێ نابینی. کاتێک باسی موسا عەلەیهی سەلام و باسی فیرعەونی دەکات، لە بۆ ئەوەی نییە ئەمە معلوماتمان هەبی پێش هەزاران ساڵ فیرعەونەک هەبووە و موسا هەبووە عەلەیهی سەلام لە بەرامبەری، هەر تەنها لە بۆ ئەو معلوماتەی نییە. لە بۆ چییە؟ لە بۆی ئەمە حالی خۆمان بپەڕێنینەوە کە ئەنەما ئەمە لە ناو ئەو چیرۆکەی و ئەمە کارەکتەرەکانی ناو ئەو چیرۆکەینە. ئایا بزانین ئەمە لەو کەسانەی نەکەوە وەکو فیرعەون خوا نەخواستە تاغوت و ملهورن، یان وەکو گەلی فیرعەون و قەومی فیرعەون شوێن کەوتەی زاڵم و ستەمکارانی، یان وەکو موسا عەلەیهی سەلام و گەلی موسا عەلەیهی سەلام شوێن کەوتەی ئەهلی حەقین و لە بەرامبەر ئەهلی باتیل ڕاوەستاینە. بزانین ئەمە مووقیفمان چییە. کەواتە تەماشاکردنی و خوێندنەوەی چیرۆکی فیرعەون و موسا عەلەیهی سەلامی لە بۆ ئەوەیەکەوە ئەمە خۆمان لەناو ئەو چیرۆکەی ببینینەوە، بزانین لە چێن دەرێ خۆمان بپەڕێنینەوە لەناو ئەو چیرۆکەی. هەتا مەسەلەن لۆ نمونە لە عیبرەتی عیبرەت وەرگرتن لە چوونە سەر قەبران، یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی کەوا ئیسلام داوامان لێ دەکا لەگەر مردی بچینە سەر قەبران و بینێژین و کەفن و دەفنی بکەین چییە؟ ئەوەیە کە عیبرەتی لێوەگرین. کو عیبرەتی لێ وەردەگرین؟ ئەگەر وەها دانیشتین لەسەر قەبران و لە ڕۆیشتن لە بۆ ئەو جەنازە بەڕێکردنەی کە ئەنەما هەر یەکێک مردیە و ئەمن هەر لە ناو خەیاڵات و دنیای خۆم دابوون، هیچ سوودی لێ نابینم. بەڵام ئەگەر خۆم پەڕاندەوە لە حالی ئەو مردیەی، گوتم باشە ئەو فلان مردیە، چ فەرقی هەبوو ئەگەر ئەو مردیە ئێستا ئەمن با؟ چ فەرقی هەبوو ئەگەر ئەجەلی من هات با و ئەمن لە جێی وەی با؟ ئەوە وا حیساب کە ئەمنم دەشوشترێم، ئەمنم کەفن دەکرێم، ئەمنم لەناو ئەو گۆڕەی دادەندرێم. ئەو کاتێکەوە لەو مردو ناشتنەی دێمەوە هەست بە گۆڕانێکی زۆر دەکەم، عیبرەتێکی زۆر لێ وەردەگرم. بەڵام ئەگەر مەشغوڵ بم بە دنیای خۆم و بە تەلەفۆنات و بەولا و بەملا و قسەکردنی، هیچ عیبرەتی لێ وەرناگرم. کەواتە عیبرەت ئەو کاتە لە چیرۆک وەردەگیرێ کە خۆت لەناو ئەو چیرۆکەی ببینیەوە. خوای گەورە دەفەرمی لەقەد کانە فی قەسەسهم عیبرەة لئولی الئەلباب، لە چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام و گەلەکانیان عیبرەت و پند و ئامۆژگاری زۆر هەیە لە بۆ کەسانە کە خاوەن ژیریەکی حەقیقی و ڕاستەقینە بن. ما كان حديثا يفترى، قسەک نییە لە خۆڕا بکرێتن، ولكن تصديق الذي بين يديه وتفصيل كل شيء، بەڵکو بەڕازدانانی کتابەکانی پێش و وەڕۆنکردنەوەی هەموو شتێکە کە خودای گەورە بەهۆی ئەو چیرۆکانەوە ڕۆنی دەکاتەوە. و دەبینین عیبرەت لە قورئانی لە چەند ئاەتی دیکە کە هاتی ئەگەر سەیریان بکەین، خوای گەورە دەفەرمی قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين. دەفەرمی بەڵگە و نیشانە هەیە لە دوو کۆمەڵێکەوە، یەکەچیان لە پێناوی خوای گەورە دەجەنگن، یەکەچیان لە دژیوان دەجەنگن، کافر و بێباوەڕن.
ئەوانەی کافر و بێباوەڕن دوو هەندی ئیماندارانن بەڵام خوای گەورە ئیماندارانی سەرخست وەکو لە جەنجی بەدر ئەوجە لە کۆتایی دەفەرمی ئین فی ذلك لعبرة لأولی الأبصار ئەوە عیبرەت و پند و ئامۆژگاری لە ئولی الأبصار کەواتە ئەو بەسەرهاتەی بەدر کە لێرە خوای گەورە لە قورئانێ باسی دەکات لە بۆ چ باسی دەکات لەوەی بزانی ئەوەی لەگەر خودای گەورە بی ئەگەر عەدەدی کەمتریش بی مادام پشتیوانی بە خودای گەورەی خوای گەورە سەری دەخات. لە ئاەتی دیکە خوای گەورە دەفەرمێ ئین لەکم فی الأنعام لعبرة لە ئاژەڵان هەمووی عیبرەت لە بۆ ئێوە هەیە کە خوای گەورە کو خەڵقی کردینە کو دروستی کردینە چیان بەسەردێ عیبرەتی تێدایە. یەک لەو عیبرەتانە کە لەو ئاەتەی باز دەکا و عیبرەتێکی زۆر سەرسوڕهێنەرێ بەڕاستی دەفەرمی نسقیکم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين لما بين پیسایی و لما بين خوێنی ئەو مەڕ و بزنەیان ئەو مانگای شیرەکی صاف دێتە خوارێ خالیص دێتە خوارێ. زانایان دەفەرمون ئەوە عیبرەتی تێدایە لە بۆ مە لە بۆ چێ لە بۆ ئیخلاص. ئیخلاص چییە؟ مەبەستت لەو کارەی تەنها خوای گەورە بی کەسی دیکە نەکەیە هاوبەش لەگەر خودای گەورە وەکو چۆن شیرەک ئەگەر یەک پشک یەک دڵۆپ لە خوێن یان لە پیسی بکەویتە ناوێ ئەو شیرە بە کەلکی خواردنێ نایە و پیس دەبیتن ئەوهاش هەر عەمەلێک دڵۆپەک لە شیرچی بکەویتە ناوێ هاوبەشدانانی لە بۆ خوای گەورە بکەویتە ناوێ خوای گەورە قبولی ناکا و ڕەتی دەکاتەوە. کەواتە بزانە ئینسان لە هەموو شتێکی دەبێ عیبرەتی وەرگری ئەو عیبرەتەیە کە ئینسان لە ئاژەڵانی وەردەگری. یا خوای گەورە لە سوورەتی نازعات عینن کە باسی چیرۆکی موسى عليه السلام و فرعونی دەکات دەفەرمی ئین فی ذلك لعبرة لمن يخشى ئەوە عیبرەت و پند و ئامۆژگاری لە بۆ کەسێکی کەوا لە خودای گەورە بترسێ. یا خودای گەورە لە سوورەتی حەشر کاتی باسی وەدەرنانی جوولەکەکان دەکاتن لەلایەن پێغەمبەر عليه الصلاة والسلام هو الذي أخرج الذين كفروا من ديارهم لأول الحشر باز دەکاتن کەوا کو ئەو جوولەکانە قەڵایەکانیان بەدەستی خۆیان ڕووخاند و وایان زانی بوو کە ئەو قەڵایانە زۆر تۆکمەنە و ناتان کەس لێیان دەربکا بەڵام لێوە دەرنران لە بەرەوەی خیانەتیان لە پێغەمبەری کە صلی الله علیه وسلم پاش ئەوەی کە پێغەمبەر پەیمان و عەهدی لەگەر بەستن خیانەتیان لە پێغەمبەری کرد عەلەیهی السڵاتو وەسەلام ئەو جا لە کۆتایی دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار ئەم گۆشت عیبرەت وەرگرن ئەی ئەو کەسانی خاوەن بەسیرەتن لۆ هەر کەسەکی پشت لە خوا و پێغەمبەر بکا و خیانەت لە خوا و پێغەمبەر و دینی خوای گەورە بکا سەرنجامی هەر تیاچوون و هەر خەسارەتمەندیە کو ئەو جوولەکانە بەهۆی خیانەت لە خدا و پێغەمبەری سەرنجامیان خەسارەتمەندی بوو. کەواتە بەو نەوعەی دەبی هەڵسوکەوت و تەعاملی مەلەگەر قەسەس و چیرۆکەکانی قورئانی بە چاوی عیبرەتەوە بی. کەواتە ئەمە لۆ ئەوەی تەدەبور لە قورئانی پیرۆز بکەین ئەو سێ کلیلی هەرە سەرەچینە کە باسمان کرد. یەکەمیان تەماشای ئاەتەکانی قورئان بکەین بە چاوی بەسیرەت، دووەمیان تەماشای مەخلوقات و دروستکراوەکانی خوای گەورە بکەین بە تەفەکر، سێمیان تەماشا و بیر بکەینەوە لە چیرۆک و بەسەرهات و ڕووداوەکان بە عیبرەت. كليلي بينزم ربط الآيات القرآنية ربط كردني آيات قرآنية كان طبعا قرآن كدرين هاتية لدواي يكدي سورة لدو سورة داندرايا آية كان لدواي يكدي دانايا بيقومان هموي بما بست وها داندرايا كسورة كان لسر قول الراجح هر بيغمبر صلى الله عليه وسلم بخوي فرموتي أو سورتي لدواي أو سورتي دابني ولو الرأي دي كشيكوا اجتهادی تێدا هەبیتن بەڵام ئاەتەکان هەمووی ئاەت لە دوای ئاەت گومانی لەسەرنیە و ئیتیفاقی لەسەرەکەوە بە تەوقیفیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی فەرمانی کردیە و هادا بەزیەکە ئەو ئاەتە لە دوای ئەو ئاەتەیە. کەواتە حکمت چییە؟ ئەو ئاەتە لە دوو ئەو ئاەتەی دێ، ئەو سوورەتە لە دوو ئەو سوورەتەی دێ. ئەو عیلمە پێی دەگوترێ عیلمی مناسبات. مناسبە یعنی مولائەمە، گونجان. خدای گەورە هەمووی بەمەبەست لەو قورئانەی دانایە لێوردبوونەوە و تێگەیشتن لەوەی کەوا لەبەرچ ئەو ئاەتە لە دوای ئەو ئاەتە هاتیە، ئەو سوورەتە لە دوای ئەو سوورەتە هاتیە، ئەو بابەتە لەو سوورەتەی لە دوای ئەو بابەتەی هاتیە، عیلمەکی زۆر بە سوودە لە بۆ ئەوەی ئینسان کلیلی تێگەیشتنی لە قورئان و تەدەبور لە قورئانی لە بۆ ببیتەوە. چەند جۆرێک لە مناسبە هەیە
مناسبة بين الجمل القرآنية لناويك آياتي دبيني چەند جملەك پێکاتیە ئەو جملانە لەوە لە دوو یەکدی هاتینە دەبینی هەمووی مناسبة ربط لما بينيان هي هي دواميان مناسبة لما بيني سورة چی آياتكاني أو آيات لو دواي أو دو آياتيات دبيني أو سورة هموي وكو موضوع چی متكامل معناه كاني لقل يقدر قريتوه جوري سياميان لما بين سورة كان أو سورة لولا دواي أو سورة هاتيا طبعا علماء باسيان كرديا ليرة قولك مان هناك وباسي أو إذا كاتن كعلمي مناسبات علمتي بمعنايا وعلمتي برلا سود كلكا وكو أبو بكر بن عربي ده فرمي ارتباط آي القرآن بعضها ببعض ربط كردني آيات قرآني هندك بهندشي حتى تكون كالكلمة الواحدة حتى وكو يك كلمة بديار ذكوي متسقة المعاني منتظمة المباني علم عظيم معنى كان هموها وهنجا همو وكو يك بنا بديار ذكويتن علمتي زور قورية وهو إمام الرازي ده فرمي علمي مناسبات علمتي قورية أودعت فيه كثير من لطائف القرآن زور لوردكاري ولطيفي قرآني لنا أو مناسباتي دايا أجر إنسان سير بكا وبيري ليبكاتو تماشاي بير كرنوي زانيان ومفسرين بكا دبيني زور وردكاري زور جوان لو ربط كردني هي وقولي تريشمان باس كرديا قولي عزي كري عبد السلام وإمام السيوطي رضا إخوان ليبي موقف علماء لباري علمي مناسبات سيا زانایان بقشتي جمهوري زانایان درين جائزة مناسبات لقرآن هي لما بين سورة كاني لما بين آية كاني وزور لطائف تدعي بشك ككمينك وكو إمام الشوكاني بوتيتيان يعني نابت أو بكرية أو مناسباتنا بلكو أو زيد الروية تدايا تكلفة تدايا كأو معنانا بيجديدة جيندريت بلام هر بخوي إمام الشوكاني لا تفسيري خوي دا لهندك شوية باسي مناسباتي كردية كواتا ديارة ما بس إمام الشوكانيش بشيوتي قشتينيا بلكو هندك اجتهادي ممكنة نيان بيكابيتن هندك ربطي ما بين آياتكان باز دكان كويناتي يان دورة يان عربي لخوي ناقريتن تكلفي تدايا قولي سيم قول بالتفصيل درين أواني كوا أو مجموعة آياتي لباري يك بابتيا أو دزانين كوا مناسبة بيوندي وربط لما بين آياتكان هي بلام كاتك بابتك دا قوري لسورتكي هنجينيكا أو ربطنيا أوش رأي عزي كري عبد السلامة خدا لي رازي بيتن نتائر بابس بإن شاء الله تطبيقاتي أو كليلي كوا باسي آياتكان كون ربطيان لما بين يقدري هي سورتكان هندك نموني مان هنايتوا أو نمونانا إن شاء الله لدرسي داهاتو باز دكين بپشتیوانی خدای گەورە وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم